بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين ومن دعا بدعوتهم وسار على نهجهم إلى يوم الدين. بنرانو بسراني برزو خوشويست سلام ورحمة ومهرباني خواي پروردگار لسر همو لايك بيتن. خوشحاڵ و بەختەوەرم کەوا لە ئەڵقەیەکی تری بەرنامەی مسلمان ناسیدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، لە یەک دوو ئەڵقەی ڕابردوودا وەک لە سەرەتا باسمان کرد بەرنامەی مسلمان ناسی هەر جاری باس لە صیفاتێک لە صیفاتەکانی مسلمانان دەکەین. لە یەک دوو ئەڵقەی ڕابردوو باسمان لە دوو صیفەت کرد. باسمان لەو ئاەتە پیرۆزەی قورئانی لەو ئاەتە کرد کە لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار وەصفی ئیمانداران دەکاتن، دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون. لە ئەڵقەی ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای پەروەردگار باس لە صیفاتی لەغو دەکەین کە خوای پەروەردگار دەفەرمێ بێگومان ئەوانە سەرکەوتون، ئەوانە ئەو جۆرە ئیماندارانە ئەو جۆرە مسلمانانە سەرکەوت و سەرفرازن ئەوانەی کە ئەو صیفاتانیان هەبی. یەکیان لە ئەڵقەی ڕابردوو باسمان کرد الذين هم في صلاتهم خاشعون، ئەوانەی کە لە نوێژەکانیان ملکەتن بە خوشوعەوە نوێژەکانیان ئەنجامەدەن. ئەو صیفاتی ئەو ڕووکە باسی دەکەین بریتێ لە صیفەتی لەغو. خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە خۆیان لە لەغو دەپارێزن. لەغو خۆشەویستان پێناسەی لەغو طبعاً لەغو بە زۆر معنە دێتن. یەک لەو معنانەی کە پێی دێتن بریتێ لەوەی کە هەر قسەیەک کە لە زمان دەرەچێتن، ئەو قسەی کە یعنی بەسەر زمان دادێت و مەبەستت پێی نییە، واتە لە زمان دەرچوون لە زار دەرچوونی قسە زۆر جاران بەوە دەگوترێتن لەغو. هەندێک جار مەبەست پێ زیاتر کە ئێمە مەبەستمان ئەوەیە، مەبەست بە لەغو مەبەست قسەی فاحیشەیە، واتە قسەی جنێ و قسەی خراپ. زۆر جاران بە مەبەستی ئەوەش دێتن لەغو، و هەروەها لەغو هەر شتێکی باتڵ بێتن، هەر شتێکی ناحەق بێتن لە قسە کە طبعاً ئەوە شمولی زۆر شتەگریتەوە، شیرکە گرێتەوە، خوا پەنامان داتن هاوبەشدانان بۆ خوا، و هەروەها هەموو گوناهەکانی تر و هەر شتێک کە لە کردار و لە گفتاردا سوودی نەبێتن پێی دەگوترێتن لەغو، واتە کرداریش دەگرێتەوە نەک هەر گفتار. جا ئێمە دەین باسی ئەو لەغوە دەکەین کە لە کۆتاییەکەیدا پێناسەمان کرد بەگشتی مەبەست پێ باتڵە، مەبەست پێ شیرک و گوناهەکانن و هەر شتێک کە سوودی نەبێتن لە کردار و لە گفتاردا. خۆشەویستان، طبعاً بخوای پەروەردگار دەفەرمێ ئینسانی مسلمان یەک لە صیفاتەکانی ئەوەیە والذین هم عن اللغو معرضون، خۆیان لە لەغو بە دوور دەگرن، خۆیان لە لەغو لە شتی قسەی پرۆپوچ و نابەجێ بە دوور دەگرن و بە دوور دەکەونەوە. طبعاً ئاینی پیرۆزی ئیسلام خۆشەویستان ئاینی نمونەیە، ئاینێکە ئاینی ڕەوشتی بەرز و ئەخلاقی بەرزە. مرۆڤی مسلمان فێرە ڕەوشتی بەرز دەکاتن، فێری ئادابی مەزنی دەکاتن. یعنی ئیسلام ئەتباعەکانی خۆی شوێنکەوتوەکانی خۆی پەروەردە دەکاتن لەسەر ئەخلاق و ڕەوشتی زۆر جوان، لەسەر ئەخلاق و ڕەوشتی کامڵ پەروەردەیان دەکاتن. جوانترین ئاداب فێری شوێنکەوتوەکانی خۆی دەکات ئاینی پیرۆزی ئیسلام. و هەروەها ئیسلام زۆر سوورە لەسەر ئەوەی کەوا شوێنکەوتوەکانی بگەنە ئاسۆی کەماڵ و تەواوی و جوانی. بەڵێ ئیسلام بۆ ئەوە هەوڵ دەداتن کە کۆمەڵگا بەرەو جوانیەکان هەنگاو بنێتن، تاکەکانی مسلمان لەو پەڕی جوانی و کەماڵ دابن. بۆیە خۆشەویستان، ئەگەر تەماشاکەین شەعائیرەکانی ئیسلام
دروشمەکانی ئیسلام، عیباداتەکانی، معاملاتەکانی لە ئیسلامدا کە تەماشاکەین، هەمویان لەو پەڕی ڕەوشتی جوان و ئەخلاقی بەرزدان. یعنی هەمویان، هەموو شعائراتەکانی ئیسلام و دروشمەکانی ئیسلام مرۆڤ بەرەو ئاسمانی پاچی و سافی و جوانی و بەرزی بەرز دەکەنەوە بەڕاستی. ئەگەر تەماشاکەی وجدانی ئەو شعائرانی ئیسلام، وجدانی مرۆڤی ئیماندار و مسلمان پاک دەکەنەوە. بەڵێ نەک هەر ئەوە، بەڵکو عەقڵی ڕۆشن دەکاتن. عەقڵی مرۆڤی مسلمان و ئیماندار ڕۆشن دەکاتەوە. هەروەها هەست و سۆزی بژارە و پاک دەکاتن و هەستەکانی نەرمونیان دەکاتن. بەڵێ ئەوە شعائراتەکانی ئیسلامن کە مرۆڤ فێری ئەوە دەکات و مرۆڤ بەرەو پاچی و جوانی بەرز دەکاتەوە. بۆیە خۆشەویستان، ئەگەر ئەوەی کە بێت و تەماشای تۆزێک یعنی بیر بکەینەوە لە وەرزی عیباداتە مەزنەکان، لە مەوسمی عیباداتە مەزنەکانی ئیسلام وردبینەوە تۆزێک، جا ئەوە مەسەلەن ڕەمەزانە و ئەوە حەجە و یعنی هەموو مەوسیمەکانی، ئەوە نوێژی خوتبەیە و ئەمە نوێژی جەژنەکانە و نوێژی جەماعەتە و نوێژ بە خودی خۆی و یعنی کاتێک کە دەی لە وەرزی ئەو عیباداتە مەزنانە بەڕاستی وردەبیەوە، دەبینی لە گرنگترین ئامانجەکانی ئەو پەرستشانە خۆشەویستان و لە بەرزترین حیکمەتەکانی بریتیە لەوەی کە مرۆڤی مسلمان پەروەردە دەکات و تەدریب و ڕاهێنانی پێدەکاتن لەسەر ئەخلاقی جوان، لەسەر ڕەوشتی جوان، و هەروەها کە طەبیعەتێکی جوان و ئەخلاقێکی جوانی هەبیتن ئەو تاکەی مسلمان و نمونە بەرز بێتن، یعنی نمونە بێتن لە ئەخلاقی بەرز و لە ڕەوشتی پەسند و جوان. هەموو تەماشاکەی هەموو ڕەوشتەکانی ئیسلام، عەفوەن هەموو دروشمەکانی ئیسلام مرۆڤ فێر دەکەن، پەروەردە دەکەن، ڕاهێنانی پێدەکەن لەسەر ڕەوشت و ئەخلاقی بەرز و پەسند. بۆیە خۆشەویستان، ئەگەر نوێژ تەماشاکەین کە خوای پەروەردگار دەفەرمێ ئینە الصەلاتە تەنها عن الفەحشاء والمونکەر، کەواتە نوێژ پەروەردەت دەکا، ڕاهێنانت پێدەکا کە دوور بکەویەوە لە خراپە و خراپەکاری و تاوان و گوناه، لە زینا و لە خراپەکاری، لە هەموو گوناهێک، لە زوڵم، لە ستەم، لە درۆ، لە غەش، لە خیانەت. نوێژە پەروەردەت دەکاتن. لە ئەڵقەی ڕابردوو باسمان کرد، بەڵام چ نوێژێک؟ والذین هم لصلاتهم خاشعون. صفاتی مرۆڤی ئیماندارە، مرۆڤی مسلمان ئاوا لە نوێژ تێئەگاتن. کەواتە ئەگەر نوێژ فێری ئەوەمان بکات، ئەی زەکات، زەکاتیش بریتیە لە پاککردنەوەی دەروون و بریتیە لە کوشتنی ئەنانیەت و تەنها خۆپەرستی خۆت، خۆپەرستی لە لای خۆت دەکوژیتن و فێرە خۆشەویستی دەکاتن، فێرە مەحەبەت و فێرە سۆز و میهرەبانی و ڕەحمەتت دەکات کە بەرامبەر خەڵکی تر بیکەین. ئەگەر تەماشای ڕۆژی بکەین، ڕۆژی بریتیە لە بەڕۆژوبوونی ئەندامەکانی مرۆڤ، لە لەغو، لە قسەی پرۆپوچ و نابەجێ و لە قسەی درۆ و بوختان و لە قسەی غەیبەت و غەیبەتکاری و لە جنێ و ڕۆژوو بریتیە لە ئەوە فێری ئەومان دەکاتن کە خۆ بپارێزین لە لەغو. ڕۆژوو بریتیە لە بەڕۆژوبوونی ئەندامەکان لە شاهیدیدانی بە درۆ، شاهیدی زوور، لە درۆکردن و هەروەها لە باڵتیل و هەرچی خراپە و خراپەکاریە دەبێ ئەندامەکانت لێ بپارێزی. اینجا حەج بە هەمان شێوە خوای پەروەردگار دەفەرمێتن الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. نابی لە حەجیشدا قسەی فاحشە و قسەی پرۆپوچ و بێمەعنا و ئەوانەیان جەدەل و مجادلە و مناقەشە لەگەڵ کەسی تر بکەین. ئەو مەوسیمی ئەو عیباداتانە هەموو تەدریبە، هەمووی ڕاهێنانە تا مرۆڤی مسلمان بە ئەخلاق و ڕەوشتی بەرز و پەسند خۆی جوان بکاتن، صفاتی جوانی هەبێتن. بەڵێ صفاتی جوانمان پیشانەدەن هەموو پەرستش و شعائراتەکانی ئیسلام و دروشمەکانی ئیسلام. بۆیە حەجیش چۆن ڕۆژ و مەدرسەیە، ڕەمەزان مەدرسەیە،
نوێژ مەدرسەیە، حەز بە هەمان شێوە مەدرسەیە بۆ ئەخلاق و بۆ ڕەوشتی بەرز و پەسند. بۆیە خۆشەویستان، قسەی ئەوڕۆمان بەڕاستی دەربارەی ئەو سیفاتە گەورەی کە ئیمانداران خۆی لێ ئەپارێزن، مسلمانان خۆی لێ ئەپارێزن، یعنی ئەخلاقێکە کە ئیسلام نەهی لێ کردووە و دینی ئێمە زۆر هوشیاری پێداوین دەرباری کە خۆمان لێ پارێزین بۆ ئەوەی هیمەتمان بەرز بێتن، بۆ ئەوەی فکرمان پاک و بەرز بێتن، بەرز ڕابگرێتن، فکرێکی جوان، فکرێکی پاک، دەروونێکی پاک، هەروەها گیان و ڕۆحمان پڕ بێتن لە درەوشاوەی و لە ڕەونەق و ئێمە ببینە نمونەی بەرزی، نمونەی درەوشاوە. بۆیە ئەم ئەخلاقە بەڕاستی کە بەداخەوە کەم وایە کەم مرۆڤ لی سەلامەتن، یعنی بەداخەوە کەسمان کەم وایە کە لەو ئەخلاقە سەلامەت بین و کۆمەڵگایەک نییە کە ئەو ڕەوشتەی تێدا نەبیتن ئەیش بریتێ لە ڕەوشتی لەغوو کە بەداخەوەکو دەڵێن یعنی کەممان لەو ڕەوشتە سەلامەتین بەڕاستی. بۆیە مسلمانی بەڕاستی خۆشەویستان، مسلمانی ڕاستەقینە جیهادی دەرونی خۆی دەکاتن و هەموو هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی خۆی لەو پێناوەدا سەرف دەکاتن بۆ ئەوەی دوور بێتن لە عیب و لە صفاتی ناشرین و صفاتی ناپەسند. بۆیە بەداخەوەکو دەڵێم ئەمڕۆ لەغو قسەی پرۆپۆچ و بێمەعنا و مەشغول بوون بە لەغو بە لەهو لەعیب، یعنی وای لێ هاتووە بوویتە ناونیشان یاخود بوویتە صفاتی زۆرێک لە خەڵکی لە مەجلیسەکاندا، لە کۆڕ و کۆبوونەوەکاندا، لە بەیەکگەیشتنەکاندا، لە بێداری شەواندا، لە قسەکردندا، لە گفتوگۆکردنی گەڵ یەکتری هەر مەجلیسێکدا ئەنیشیتن. یعنی تا بەداخە وای لێ هاتیە هەتاکو لەو مەسەلەیە زۆر جاران دوعات و بانخوازان و یعنی تەنانەت خەتیب و تاربێژانیش بەداخەوە زۆر جاران لەوەی سەلامەت نین لەو صفاتەیە. یعنی کوگوتم یعنی هەمومانی گرتیتەوە ئەو صفاتە بەداخەوە، یعنی قسە کاتێک کە دەین دەربارەی شتێک کە هیچ سوودی نییە پێی وە مشغولە بین، کاتی خۆمانی پێوە ئەکوژین، کاتێکی زۆر کە هیچ سوودی نییە و طبعا لەغو لە قسەکردنە دەربارەی ئەو شتێک کە سوودی نەبێتن، کەواتە ئەوە بریتێ لە لەغو ئەلەغو فی الکەلام، لەغو لە قسەکردن شتێک کە سوودی نەبی فایدەی نەبی پێی وە مشغول بی بریتە لە لەغو، وەکو لە پێناسەکەیدا لە سەرەتا باسمان کرد. خۆشەویستان، بابەیەکەوە گەشتێک لەگەڵ قورئانی پیرۆز بکەین، گەشتێک کە قورئان چۆن هوشداریمانەداتێ، چۆن ئاگادارمانەکاتەوە کە لەو صفاتە خۆمان بپارێزین. وەک لە سەرەتاش ئاماژەمان پێدا لە سەرەتای سوورەتی مومینون کە یەکێک لە صفاتی ئیمانداران بریتە لەوەی کە خۆیان دەپارێزن لە لەغو، لە قسەی پڕوپوچ و بێمەعنا، لە کرداری پڕوپوچ و بێمەعنا، لە گوناه و تاوان. یەکەم خۆشەویستان، طبعا لە قورئانی پیرۆزدا هاتووە کە خۆپاراستن لە لەغو، گوێنەدان بە لەغو، پشتگوێکستنی لەغو بریتێ لە صفاتی بەندەکانی خوای پەروەردیگار، صفاتی بەندە سەرڕاستەکانی عیباد الرحمن. قورآن کە صفاتی عیباد الرحمن باسەکاتن، بەندە ڕاستەقینەکانی خوای پەروەردیگار، تەباشاکەی خوای پەروەردیگار لە صفات دەربارەی صفاتەکانی ئەواندا باسی ئەوە دەکات کە ئەوان زۆر خۆپارێزن لە لەغو، خۆیان دوورەگرن لە قسەی پڕوپوچ، لە کرداری پڕوپوچ و بێمەعنا، و بەشداری ئەو کەسانش ناکەن، بەشداری لە مەجلیسی ئەو کەسانش ناکەن کە بە لەغوەوە مەشغولن. تەماشاکە قورئان چە فەرمێ؟ ئەفەرمێ والذین لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. دەفەرمێ بەندەکانی خوای پەروەردگار، خوای میهرەبان، ئەوانن کە شایەتی بە ناحەق نادەن، لا يشهدون الزور، و هەرگیز لە شوێنێکیشدا ئامادە نابن کە شایەتی بە ناحەقی تێدا ئەنجام بدرێتن یان درۆی تێدا بکرێتن. وإذا مروا باللغو مروا كراما، کاتێکیش کە بەلای گەمە و گاڵتە و چەپۆچی نەفامەکاندا تێدەپەڕێن بەهێمنی و لەسەرخۆیی، مروا كراما، بەهێمنی بە لەسەرخۆیی و بە سەربەرزیەوە بەوێدا تێئەپەڕن،
نەک بە کزۆڵیەوە بەڵکو بە سەربەرزیەوە بەلایەندا تێدەپەڕن. کاتێک کە دەفەرمێ مەڕ و کیڕامە یعنی تێدەپەڕن بە حاڵیان حاڵێکی سەربەرزانەیە، بە سەربەرزیەوە بەلایەندا تێدەپەڕن و لەگەڵیشیان بەشداری ناکەن لە لەغو لە قسەی پڕوپوچ و بێمەعنا و یعنی لەوانە دوورن. بۆیە ئینسانی کاڵفام بەداخەوە ئەوانن کە لەگەڵەوانە مەشغولە بن، یعنی کاتێک کە ئەوان خەریکی لەغوونە کە بەلایەندا تێدەپەڕن یەکسەرەتن لەگەڵەوان بەشداری دەکەن. بەڵام عیباد الرحمن بەندە سەرڕاستەکانی خوا بەلایەندا تێناپەڕن. اینجا خۆشەویستان لە ئاەتێک تردا هەر لە صفاتی ئیمانداران خوای پەروەردگار دەفەرمێ وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. خوای پەروەردگار دەفەرمێتن ئەوانە کاتێک کە قسە و گفتاری ناپەسند و نابەجێ، یعنی ئیمانداران کاتێک کە قسە و گفتاری ناپەسند و نابەجێ دەبیستن پشتی تێدەکەن، دەفەرمون لەنا ئەعمالنا وەلەکم ئەعمالکم، ئێمە کارەکانی خۆمان بۆ خۆمانی ئێوەش بۆ ئێوە. پاشان دەفەرمون سەلام عەلەیکم لا نەبتەغی الجاهلین، سڵاوتان لێبێت و ئێمە شەڕخواز نین، ئێمە حەزمان بە شەڕ نییە، بەندەی خوین، ئێمە عەبدەکانی خوا ئیمانداران قەت حەز بە شەڕ و شەڕخوازی ناکەن، شەڕخوازنین ئێمە، بەڵام ئێمە نامانەوێت هاوڕێیەتی نەفامان بکەین، لا نەبتەغی ئەلجاهلین، نامانەوێتن هاوڕێیەتی کەسانی نەفام و کەسانی نەزان بکەین. بۆیە خۆشەویستان لە تەواوکاری نیعمەتەکانی خوای پەروەردگار لە بەهەشتدا بەسەر ئەهلی بەهەشت بریتێ لەوەی خوای پەروەردگار لەوێ ئیمانداران یەک لە نیعمەتەکانی بەهەشت ئەوەیە لە بەهەشتدا گوێت لە لەغو نابێت، واتە گوێت لە قسەی پڕوپوس نابێت. ئیمانداران چۆن لە دنیادا خۆیان لە لەغو دەپاراست، لە قیامەتیشدا خوای پەروەردگار وا دەکاتن کە لەوێ گوێیان لێ نەبی. ئەوە تا خوای پەروەردگار دەفەرمێ لە چەندین ئاەتدا لا يسمعون فيها لغوا إلا سلاما ولهم رزقهم فيها بكرة وعشية. لە ئاەتێک تردا دەفەرمێ لا يسمعون فيها لغوا ولا تأثيما إلا قيلا سلاما سلاما لا يسمعون فيها لغوا ولا كذابا. جا مسلمانی ڕازگۆنە لە دنیادا بەڕاستی نە لە قیامەتیشدا گوێ لە لەغو ناگرێ و خوای گەورە لەوێش وان لێ دەکات کە گوێ لە لەغو نەگرن. خۆشەویستان ئیبن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن دەفەرمێ ئەو بەهەشتا قسەی پڕوپوچی تێدا نییە، قسەی بێمەعنای تێدا نییە هەروەکو لە دنیادا هەیە، کەواتە لەوێدا ئینسان گوێی لێ نابیتن. خۆشەویستان یەکێک قورآن کە کاتێک دەربارەی صفاتی مشریکین باسمان بۆ دەکاتن، صفاتی کوفار، صفاتی بێدین و کافرەکان بێباوڕان، دەفەرمێتن یەک لە صفاتەکانیان بریتیە لەوەی کە داهێنان دەکەن لە لەغو، لە قسەی پڕوپوچ و بێمەعنا بۆ ئەوەی خەڵک لە ئیسلام دوور بخەنەوە. تەماشاکەن کاتێک ئەوە صفاتی منافقینیش هەروایە، صفاتی دوژمنانی حەق و هیدایەت هەموو کاتێک ئاوا بووە دائما تشویش دروست دەکەن لەسەر قسەی حەق، لەسەر کەلامی حەق، لەسەر قورآنی پیرۆز، لەسەر قسە و کرداری حەق دائما تشویش دروست دەکەن. تەماشاکەن قورآن دەفەرمێ وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون. دەفەرمێ بێباوڕان دەیانگۆ گوێ مەگرن بۆ ئەم قورآنە و بیکەن بە گاڵە و هەراهوریا. طبعا ئەوە لەو سەردەمەی ئێمەدا یعنی ئەو ڕاگەیاندنانەی کە بەدەست ناحەزانەوەی بەداخەوە هەمان ڕۆڵە بینن ئەو ڕۆکە، یعنی چۆن کافران ئاوانە کرد ڕاگەیاندنی بێباوەڕانیش ئەو ڕۆکە هەمان ڕۆڵ ئەبینیتن و دەڵێن بۆ ئەوەی کە والغوا فيه لعلكم تغلبون، بۆ ئەوەی زاڵ بین بەسەریاندا، شاوەژاو بکەن، هەراهوریا بنێنەوە، بوختان و سیناریۆ و شت دروست بکەن. ئەوە هەمیشە صفاتیان بووە. بۆیە خۆشەویستان ئەگەر تەماشای سنەتی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک بووە لەوانەی کە زۆر زۆر خۆی پاراستووە لەوەی کە لە لەغو و لە شتی پڕوپوس، شتی بێمەعنا کاتەکانی بەسەر باتن. خۆشەویستان طبعا لەغو مەترسی زۆر زۆرە، فەرموودە زۆرە لە دەربارەی ئەوە، بەڵام کات زیاتر دەرفەت نادا. مەترسی زۆرە، بۆیە یەکێک لە صفاتەکانی مرۆڤی ئیماندار ئەوەیە کە خۆی دائیمەن لە لەغو دەپارێزیتن. صفاتێکە خوای پەروەردگار بەڕاستی ئەو صفاتی لەغوا پێی ناخۆشە، ڕقی لێ دەبێتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕقی لێ دەبێتەوە، ئیماندارانی ڕازگۆ ڕقیان لێبیتەوە.
قسەیەک کە فایدە و سوودی تێدا نەبێتن قیمەتی نەبێتن بەڕاستی مرۆڤی مسلمان کاتی خۆی پێ بە هەدەر ناداتن کاتی خۆی پێ سەرف ناکاتن و چونکە سەر دەچێشیتن بۆ گوناه و بۆ تاوان و بۆ مەعسیەت ئیتر ئێستا کاتی ئەوەیە بە تایبەت لەو وەرزەدا خۆشەویستان کە ئێمە دەروونەکانی خۆمان پاکەینەوە کە بە صیفاتی جوان و پەسەند خۆمان بڕازێنینەوە بۆ ئەوەی خوای پەروەردیگار ئەو بەهەشتەمان پێ ببەخشێتن کە لەو ئاەتە پیرۆزانی کە باسمان کرد صیفاتی عیباد الرحمانی پێدەکاتن خوای گەورە بمان خاتە ئەو بەهەشتەی کە لا تسمع فيها لاغیە کە لەوێ هیچ قسەی پڕوپوچ و بێمەعنا گوێمان لێ نابیتن ئینشاءڵڵا خۆشەویستان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتتان شادەمەوە لێرە ناچارم ماڵ ئاوایتان لێ بکەم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه